پەیوەندیەکانی نێوان تورکیا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەرگیز بەجێگیری نەماوەتەوە و بەردەوام هەڵکشان و داکشانی گەورەی بەخۆوە بینیوە. بەهۆی هاوکاریە سەربازی و دیبلۆماسیەکانی ئەمریکا بۆ یەکینەکانی پاراستنی گەل لە ڕۆژئاوا، پەیوەندی نێوان ئەنقەرە و واشنتۆن بۆ نزمترین ئاستی پەیوەندیەکان دابەزی. تا ئەو کاتەی ڕێکەوتنی منبەج گوڕێکی تری دایەوە بە پەیوەندیەکان و هاوکاری و هەماهەنگی نێوان تورکیا و ئەمریکای بۆ سەردەمی 2012 بەرز کردەوە. ئازاد نەکردنی قەشە ئەندرۆ برۆنسنی ئەمریکی لەلایەن تورکیاوە کە نزیکەی 21 مانگە بە تۆمەتی هاندان بۆ توند و تیژی و بەشداریکردن لە کودەتا شکست خواردوەکەی 15 تەمووز، هەروەها بوونی پەیوەندی بە گروپی خزمەتی فەتحوڵڵا گولەن و پارتی کرێکارانی کوردستان لە زیندانەکانی شاری ئیزمیر لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەر کراوە، فووی لە پشکۆی ناکۆکیەکانی تورکیا و ئەمریکا کرد و شەپۆلێک لێدوانی توندی هەردوو لای بەدوای خۆی داهێنا. تا ئێستاش لێدوان و کاردانەوەکان بەرامبەر بە یەکتری بەردەوامی هەیە. پاش ئەوەی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مایک پێنسی جێگری بەم دوایانە هەڕەشەی ئەوەیان کرد ئەگەر قەشە ئەمریکیەکە ئازاد نەکرێت ئەوە کۆمەڵێک سزای قورسی ئابووری و سیاسی بەسەر تورکیادا دەسەپێنن. هەڕەشەکانی سەرۆک و جێگری ئەمریکا لێشاوێک کاردانەوەی بەرپرسانی تورکیای بەدوای خۆی داهێنا و بە توندی وەڵامی هەڕەشەکانیاندایەوە. Biz beşer planında kimsenin önünde eğilmedik, eğilmeyiz. لەو بارەیەوە ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆککۆماری تورکیا ڕایگەیاند بەکارهێنانی زمانی هەڕەشە ئامێز لەلایەن عەقڵیەتی مژدەدەر و زایۆنیستی کە لە ئەمریکاوە سەرچاوە دەگرێت مای قبوڵکردن نییە و ڕەتیشی کردەوە تورکیا کێشەی کەمایەتیەکانی هەبێت. ئەردۆغان وتیشی بەردەوام دەبن لەسەر ئەو ڕێگەی باوەڕیان پێیەتی بێ ئەوەی بچووکترین سازش لەسەر ئازادی و سربەخۆیی دەستگای دادوەریان بکەن. لەلایەکی تریشەوە سولەیمان سۆیلۆی وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەیاند ئەمریکا ناتوانێت بەهۆی قەشەیەکی سیخوڕەوە چۆک بە تورکیا دابدات. لای خۆشیەوە ئیبراهیم کاڵن وتەبێژی سەرۆکایەتی تورکیا پاش کۆبوونەوەی کابینەی سەرۆکایەتی باسی لەوە کرد لێدوانەکانی ئەمریکا لەبارەی بابەتێکی یاسایی بەرامبەر بە تورکیا بە زمانێکی هەڕەشە ئامێز هەرگیز مای قبوڵکردن نییە و پێویستە هەموو لایەک ڕێز لە قۆناغی دادگایکردنی قەشە برۆنسن بگرن کە هێشتا بەردەوامە. لە بەرامبەر هەڕەشەکانی ئەمریکا بە پێنەدانی فڕۆکەی F-35 کاڵن ئاماژەی بەوە کرد تورکیا وڵاتێک نییە نەتوانێت جێگرەوە بدۆزێتەوە. وتەبێژی سەرۆکایەتی تورکیا باسی لەوەش کرد هەڕەشە و لێدوانەکان کاریگەری نەکردوتە سەر ڕێکەوتنی منبەج و پرۆژەکە کات و ئەرکەکانی دیاریکراوە و هەنگاو بە هەنگاوی وەک خۆی جێبەجێ دەکرێت. پێشتریش جەیمس ماتیس وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیاند بوو هەڕەشەکانی ترامپ بە سزادانی تورکیا کاریگەری لەسەر پەیوەندیە سەربازیەکان نەکردووە و لە ئێستادا پەیوەندی بەهێزیان لەگەڵ تورکیادا هەیە. دەستگاکانی ڕاگەاندنی تورکیا باس لە پەیوەندێکی تەلەفۆنی وەزیرانی دەرەوەی تورکیا و ئەمریکا دەکەن کە تێیدا مەولود چاوش ئۆغڵۆی وەزیری دەرەوەی تورکیا داوای لە هاوتا ئەمریکیەکەی کردووە چاوەڕێی ئەنجامی دادگایکردنی قەشە برۆنسن بکەن. لە بەرامبەر ئەمانەشدا مایک پێنسی جێگری سەرۆکی ئەمریکا لە تازەترین لێدواندا ئاشکرای کردووە تا تورکیا قەشە ئەمریکیەکە ئازاد نەکات سزاکانی ئەمریکا بۆ سەر تورکیا بەردەوام دەبێت. پێشتریش لەسەر داوای ئازادکردنی قەشە ئەمریکیەکە تورکیا داوای ڕادەستکردنەوەی فەتحوڵڵا گولەنی سەرۆکی بجوتنەوەی خزمەتی کردبوو بەڵام ئەمریکا ئەو داوایەی ڕەت کردەوە. ئەمریکا چارەنووسی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا بەسوتەوە بە چارەنووسی قەشە ئەمریکیەکەوە بەڵام بە بڕای چاودێران هاتنە دەنگی ئەمریکا پاش 21 مانگ لە زیندانی قەشەکە سزای واشنتۆنە بۆ ئەنقەرە لە پای نزیکبوونەوەی ئەو وڵاتە لە ڕووسیا.